پێویستە ئێمە لە یەک جیابینەوە. یوسف چۆن قسەی واکەیت؟ یعنی تۆ منە ئاواویست، تۆ منە ئاوا خۆشەویست. ئەڤرێست تۆم خۆش دەوێ، بەڵام باوکتی چی لە پێش نەهێشتنەوە. من و تۆ بەیەک ناگەین. جا بۆ زیاتر سەرمان بێشێنین. با لە ئێستاوە کۆتایی پێبێ. نابێت، ناتوانم من بەس تۆم خۆشەوێت. چۆن وا لەگەڵ من ناکەیت؟ نابێت، من ڕێگایەکی کازانم. هیچ ڕێگایەکی تر نییە لەگەڵ باوکت. باوکت خۆی پێ ڕۆشنبیرە، ئێمەشی پێ نەزانە. بڕۆ پێشکەشی باوکەی ڕۆشنبیرەکەت بی، بزانە باوکت با بتدا بە کەسێکی ڕۆشنبیر. چیت داوە لە جاهیلیەت وەکو من؟ چی وتوێتی تۆ جاهیلیت؟ بۆ قسەی واکەیت تۆ وانیت. هیچ نەبێت تاقیەکەینەوە. تکایە باشە ڕێگاکە چییە؟ مامە شێرکۆم تازە لە ئەوروپایەتەوە. بۆ مۆزوعی ئێمە نازانێت. قسەی لەگەڵ هاکەم. باوکیشم زۆری خۆش دەوێت. باوکت قسەی کەس وەرناگرێت، تەنها قسەی خۆیەتی. ئافرێست باشترین شتەوەیە من و تۆ لە یەک جیابینەوە. من دەڕۆم، کارم هەیە. تۆش بۆ کوێ دەڕۆی بڕۆ.